سڵاو قوتابیانی بەڕێز بانیتان باش بانی هەموو لایەک باش من مامۆستا ڕێباز پسپۆری زمانی ئینگلیزی ئەم شەو لەگەڵ قوتابیانی خۆشەویستی خۆمان دەبین لە پۆلی 10 بۆ شیکردنەوەی بابەتێکی زۆر گرنگ لە یونیتی 6 کە بابەتەکەمان طبعا adjective or adverbs of manner and how can we use them in the sentence. It's very important subject for our students. بابەتێکی زۆر گرنگە بۆ قوتابیانی ئێمەش بە پێیتوانە ئینشاءالله لەگەڵ قوتابیانی خۆشەویستی خۆمان دەبین بۆ شیکردنەوەی بابەتەکە و شێوازەکانی. ئەگەر ئێمە بین سەرەتا باسی adjective بکەین adjective or adverbs of manner سەرەتا باسی adjective دەکەین. ئایا adjective چیە لە زمانی ئینگلیزی؟ چ شتێک دەوری adjective دەبینێ لە زمانی ئینگلیزی؟ طبعا ئێمە دەتوانین adjective بەو شێوەیە پێناسە بکەین ئەو شەیەکە بۆ وەسفکردنی ناو or جێناو یان pronoun بەکاردێت لە ڕستەدا واتە ئاوەڵناو زانیاری زیاترمان پێدەدا دەربارەی کەسێک شوێنێک یان شتێک واتە adjective ئەو شتێکە بە زۆری سەرەتا باسی وەسفی adjective ئەوەیە کە باسی سەبجەکت دەکاتن یان وەسفی سەبجەکت دەکاتن ئەو سەبجەکتە کەسێک بێت شوێنێک بێت یان شتێک بێت. ئێمە لە ڕستەدا پێویستە adjective بناسینەوە بزانین adjective چۆنە چ شتێک دەوری adjective دەبینێ لە زمانی ئینگلیزی. ئەگەر ئێمە بین باسی adjective بکەین طبعا قوتابیانی ئازیز adjective بە زۆری لە ڕستەدا دەکەوێتە دوای verb to beەکان. verb to beەکان ئێمە دەزانین لە زمانی ئینگلیزی we have just 5 verb to be's, right? The first one, is, are, and was, were, right? Is, are we use for present. Is, are لەبۆ کاتی ڕانەبردوو بەکاردێنین هەروەها was, were لەبۆ کاتی ڕابردوو بەکاردێنین. لە دوای ئەوە شێوازێکی ترمان ئێمە دەتوانین adjective پێ بناسینەوە. adjective بە زۆری لە ڕستەدا دەکەوێتە دوای فەرمانەکانی linking verbs. linking verbs ئەو فەرمانانە چین کە ئێمە پێیان دەڵین linking verbs. طبعا قوتابیانی عزیز فرمانەکانمان feel, appear, look, seem, sound, taste, become, get, grow, keep, etc. We have so many verbs with linking verbs, right? And we have a structure to express adjectives, right? At the beginning we have subject. طبعا قوتابیانی عزیز ئێمە یاسایەکمان هەیە بۆ دەربڕینی یان بۆ نیشاندانی adjective. سەرەتا ئێمە سەبجەکتمان هەیە لە دوای سەبجەکت وەکو ئەوەی تازە باسمان کرد لە تێبینیەکان لە دوای adjective چ دێتن قوتابیانی عزیز verb to be or linking verbs. مهم ئەوەیە ئێمە لە دوای سەبجەکت ڕاستەوخۆ verb دێتن ئەو verb دەبێ یان verb to be بێ is, are, was, were or linking verb بێ وەکو ئەو verbانی تازە باسمان کرد feel, appear, look, seem, sound, etc. right? Then we have adjective. ئەو بابەتە گرنگەکەی ئێمەیە لە دوای ئەوان ڕاستەوخۆ ئێمە adjectiveمان هەیە. adjective بابەتە گرنگەکەی ئێمەیە کە پێویستە ئێمە بیان ناسینەوە لە ڕستەدا وە جیاوازی بکەین لەگەڵ adverbs of manner کە لەو بابەتە ئێمە باسی دەکەین قوتابیانی خۆشەویست. طبعا we have some examples about this structure. ئێمە هەندێک نمونەمان هەیە دەربارەی ئەو یاسایی کە باسمان کرد قوتابیانی خۆشەویست. The first example we have I'm proud of my uniform, right? Proud, which one is adjective? Proud. Why proud is an adjective? Because it describes the subject I. لبرسي أما دلين proud adjective لبر أوي adjective proud وصفي subject كذا كم من شانازي بو دلي كتاب خانة كزي محادة إما كتابيان ريك بورشيكا قوتابیان دەیپۆشن ئێمە شانازی پێوە دەکەین بەڵێ proud وەسفی من دەکاتن کەواتە proud adjective. Okay. And he's a careful driver. Careful also it describes he, right? And driver refers to he. هەروەها careful وەسفی driverەکە دەکات کە driverەکەش مەبەستمان چێیە هیە ئەو شوفێرێکی وریایە یان سایقەی وریایە. And the music is loud. ئەوانە هەر هەمووی adjectiveن. مۆزیقایەکە دەنجی بەرزە ئەوەش بە هەمان شێوە adjective قوتابیانی عزیز. loud وەسفی میوزیکەکەی دەکا لەبەر هەندێک ئەوەش دەبتە adjective لە ڕستەدا. And he looks tired today. بە هەمان شێوە tired ئەلێرە طبعا قوتابیانی عزیزەکە تەماشا بکەین ئەمە
هەم ئەلێرە ئەممان هەیە ئەلێرە ئیزمان هەیە ئەلێرەش هەر بە هەمان شێوە ئیزمان هەیە ئەوانە سەبارەت بە verb to be نە بەڵام لە ئی دووەمیان ئەگە تەماشا بکەین he looks start today look لەو ڤێربانەیە کە ئێمە پێیان دەڵێن linking verb کەواتە بە هەمان شێوە tiredیش adjective و کەسێک ماندوو دیارە کەواتە tired وەسفی کەسەکە دەکاتن and she became famous after his discovery بە هەمان شێوە فەیمەسیش باسی کچەکە دەکا کچەکە کا بۆتە کەسێکی بەناوبانگ لە دوای دۆزینەوەکەی بە هەمان شێوە فەیمەس ئەجکتیڤە و وەسفی کچەکە دەکاتن قوتابیانی خۆشەویست and I feel great today بە هەمان شێوە great من ئەوڕۆ هەست دەکەم زۆر باشم کەواتە ئەوەش بە هەمان شێوە قوتابیانی ئازیزەکە تەماشا بکەین ئەوانە گشتیان linking verbن لەبەر هەندێ ئەجکتیڤیشان لە دوا هاتیە ئێمە بەو شێوازانە دەتوانین ئەجکتیڤ بناسینەوە ئەوە بەڕاستی یعنی باسکردنەکی پوختە دەربارەی ئەجکتیڤ ئێمە بەو شێوازانە دەتوانین ئەجکتیڤەکان بناسینەوە قوتابیانی ئازیز دواتر هەر لەگەڵ ئەجکتیڤ بابەتێکی ترمان هەیە ئەویش هاوڵکاری چۆنیەتی کە بە ئینگلیزی دەتوانین بڵێن adverbs of manner adverbs of manner ئەو بابەتەیە کە لەگەڵ ئەجکتیڤەکە باس کراوە و ئێستا باسی لە دوای ئەو بابەتە باسی پەیوەندی نێوانیان دەکەی لەبەرچی ئێمە ئەجکتیڤمان لەگەڵ adverbs of manner باس کردووە چ لیکێک هەیە لە نێوانیان هاوڵکاری چۆنیەتی یان adverbs of manner ئێمە دەبێ بزانین چییە ئەو شەیە کە بۆ وەسفکردنی کارێک بەکاردێ قوتابیانی خۆشەویست ئەگەر ئێمە سیرکەین کاتێک باسی ئەجکتیڤمان کرد گوتمان ئەجکتیڤ وەسفی سەبجکتەکە دەکات لە ڕستەدا وەسفی تەبعا سەبجکتەکەش یان ناوە یان پڕناونە ناوەکان وەکو دارە زانە شیلان ئێتسێترا پڕناونەکان چین I he she it we you they ئەوانە پڕناونن کەواتە ئەمە ئەجکتیڤ کاتێک باسی ئەجکتیڤمان کرد گوتمان وەسفی سەبجکتەکە دەکات بەڵام ئێستا کاتێک باسی ئەدڤەرب دەکەین وەسفی کاری ڕستەکە دەکا وەسفی کارەکە دەکات نەک وەسفی سەبجکتەکە وەسفی کارەکە دەکات هەند جیاوازینەوان ئەجکتیڤ و ئەدڤەرب بەو شێوازەیە ئێمە کاتێک باسی ئەدڤەرب دەکەین ئەدڤەرب وەسفی ڤێربەکە دەکات لە ڕستەدا بەڵام ئەجکتیڤ وەسفی سەبجکتەکە دەکات لە ڕستەدا ئەلێرەش تەبعا قوتابیانی ئازیزان گۆ دەزانن ئێمە ئەدڤەرب چەندی شێوازمان هەیە adverbs of place, adverbs of time, adverbs of manner, adverbs of frequency, etc. ئێمە زۆر ئەدڤەربمان هەیە بەڵام ئەوەی کە لێرە گرنگە و ئێمە ئاماژەی پێدەدەین چییە قوتابیانی خۆشەویست adverbs of manner کە بابەتەکی گرنگە بەڵێ adverbs of manner ئەو شەیە کە بۆ وەسفکردنی کارێک لە ڕستەدا بەکاردێ واتە چۆنیەتی ڕوودانی کارەکەمان پێ دەڵێ ئایا کارەکە چۆن ڕوودەدا ئەومان بۆ دەستنیشان دەکات ئێستا بابین بزانین ئێمە چۆن ئەدڤەرب وەکو ئەوەی کە ئێمە ئەجکتیڤمان پێناسیەوە ئێمە چۆن دەتوانین ئەدڤەرب بناسینەوە لە ڕستەدا چۆنیەتی ناسینەوەی هاوڵکاری چۆنیەتی یان adverbs of manner تەمان ئەدڤەرب دەکەوێتە دوای فرمانە بەهێز دەکات وەکو ئەجکتیڤ نییە کە دەکەوێتە دوای verb to be و linking verb adverb دەکەوێتە دوای فرمانە بەهێزەکان strong verbs main verbs right drive go where do walk run move وەکو ئەو ڤێربانەی کە هەیتمان ئێمە دەتوانین بڵێن strong verbs ئەوانە strong verbن باشە جیاوازی نێوان linking verb و strong verb چییە ڕەنگە قوتابیان زۆربیان شارەزاییان نەبێت لە ناسینەوەی ئەو دوو ڤێربە تەبعا قوتابیانی ئازیز strong verb ئەوەیە کاتێک ئێمە بەکاری دێنی ناوڕستەدا movی تایە یعنی جوڵەی تایە ئەو کەسە دەبێت بجوڵێ بەڵام linking verb و verb to be ئەوانە تەنها شتەکەمان بۆ دەردەخە بەبێت جوڵە یعنی وەسفی شتەکە دەکا ئەوە نییە بڵێ وەڵا جوڵەی تایە لەبەر هەندێک ئێمە پێیان دەڵێن strong verb چونکە ئێمە ئەندامەکانی لەشمان تایە بەکاردێنین جوڵەی دەکەین لەبەر هەندێک ئێمە دەتوانین بڵێن strong verb for example like drive when you drive the car we have movement right ئێمە جوڵەمان تایە drive go where do walk run move ئەمە ئەو ڤێربانەمان هەیە ئەمە دەتوانین بڵێن ئەوانە strong verb قوتابیانی خۆشەویست واگەر ئێمە باسی ئەوە بکەین یاسایەک بۆ دەرخستنی strong verb لە ڕستەدا ئێمە دەتوانین ئەو یاسایە بەکاربێنین at the beginning we have subject سەرەتا subject دێ دوای ئەوە strong verb دێ لە دوای strong verb کە ڕاستە و خۆ چ دێ قوتابیانی عزیز adverbs of manner ئەوە
it's a main target for us اوان امان دي سرچی ایمه که من بس من adverbs of manner طبعا adverb كده كيوتا دواي strong verb كقطاب يعني عزيز. And we have some examples to express this structure. اما هندق نمونه من هي بودر خستني او ياسايا اگر اما سير كيم قطاب يعني خوش بيست. For example, I wear the uniform proudly. من دلكم دپوشم که ما بس من لا یک پوشی قطاب خانه proudly. چون دی پوشی proudly بشانازی و كواتا proudly وصفي صدق قطاب يعني عزيز وصفي how can you wear the uniform توتون دلكا لبردكي proudly بشانازي و كواتا چون دزاني او adverb قطاب يعني عزيز وصفي verb كمان عندك wear ك ما بستي لبركدني زلكا. And she works carefully. How she works carefully. باشا كتسون إيش دكا she works carefully أو بورياية وإيش دكا كتاب يعني عايز أدرى carefully وصفي تدكا وصفي work كدكا وصفي إيش كدكاتن ك أو كسا تون إيش دكاتن كتاب يعني عزيز. كواتا proudly and carefully they are adverbs of manner. أمانة adverb of manner و adverb of manner أما دتوانين بشوازش كجبيان بيناسينهم بزوري دكونا كوتاي روستا و بزوري الوايان بيويا أمانة adverbs of manner أما دتوانين بشوازش بيان ناسينهم. And he speaks loudly. كسكا بدنجي برز قصدك كواتا loudly تيقتاب يعني عزيز adverbs of manner وصفي how he speak أو تون قصدك loudly بدنجي برز قصدك كواتا loudly وصفي speak كذا كلا برهاندي إما دتوانين بلين أوانا قشتيان adverbs of manner and they finished quickly. How they finished work they finished quickly أو تون كاركي كوتاي بيهنا أو بخيراي كوتاي بيهنا كواتا وصفي تونيتي روداني كاركا من بيدلي كاركا تون أنزام دراوة قطاب يعني عزيز وخوشويست. أوي إما باسمان كد adjective و adverbs of manner و إما دزدانين adjective تيا و adverbs of manner تيا وكو أوي أماجن بيدا قطاب يعني خوشويست adjective تيا adjective أوي كوصفي subject دكا أو subject يان ناونا يان زيناوا كpronoun بلام adverbs of manner adverb تيا adverb أوي كوصفي كاركا ماندكين لرستدا قطاب يعني عزيز. استابابين بزانين تيترمان هي درباري adjective and adverbs of manner باشا إما أليرا قطاب يعني عزيز إما أو فيربانا من بيني وككراون adverbs of manner proudly carefully loudly quickly أوانا تيم قطاب يعني عزيز أوانا adverbs of manner باشا إما بشويتش سرتاي راستا لسرتاي يونت 6 إما باسي فورمی adjective و adverb كان دكين بشيء قشتي بلام أليرش أماجي شيء بيددينه كأما تون دتوانين أو adverbs of manner أنا دروس بكين قطاب يعني عزيز أجر إما سير بكين تماشا كان سونيتي دروس كردني حوال كاي سونيتيان how to form adverbs of manner إما تون دتوانين adverbs of manner دروس بكين قطاب يعني عزيز زور بي أول كاركان سونيتي دروس دكين بزياد كردني ly بو أول ناو adjective. It means that mostly we can use or we can create adverbs of manner by adding ly to the adjective. إما بزوري دتوانين adverbs of manner دروز بكين بزياد كدني ly لبو adjective كان. كواتا إما adjective كمان هذي تون دتوانين بكين ب adverbs of manner بوشوازا. adverb of manner كدينين ly بو زياد دكين كواتا إما أجر adjective كمان heavy adjective بقولين با adverb of manner ده ب ly بوزياد بكين. For example, we have quick. Quick is an adjective. Quick is أخوي adjective. صير كان كاتك ده معناه بيقولين لبو adverbs of manner ده بتسي quickly, quickly. Quiet ده بتسي quietly. ly بوزياد لكن bad, badly. Slow, slowly. أو أنا هر هميان ly بوزياد لكن راسته خود ده بنبسي
adverbs of manner کەواتە ئێمە لینکێکمان هەیە لەگەڵ adjective و adverb of manner ئەو لینکەی نێوان adjective و adverbs of manner لێرە ئێستا ئێمە بە باسی دەکەین قوتابیانی خۆشەویست باشە ئێمە لە ڕستەدا چۆن بزانین ئەو ڕستەیە adjective تیا بەکار هاتووە یان adverbs of manner تیا بەکار هاتووە هەروها یەکێک لەو ڤێربانەی یەکێک لەو ئەجێکتیڤانەی کە ئێمە دەتوانین باسی بکەین وەکو good is an adjective how to change to adverbs of manner دەبتە چی دەبتە well ئەویان چ جۆرێکە ئەوە لەو ئەجێکتیڤە شازانن بەبێ ly دەبنە adverb ئەوانە قوتابیانی ئازیز زۆر گرینگە ئاگادار بن بە تایبەتی لە تاقیکردنەوەکان ئەلێرە مامۆستایانی بۆ ڕێز زۆربیان ڕەنگە پرسیارەکانیان لەو شێوازە بیتن ئاگاتان لێبی ئەو ئەجێکتیڤانەمان هەیە بە شێوەیەکی ینی شاز دەبنە ئەدڤێرب بەبێ زیادکردنی ly یەک لەوانە good well and fast also we have fast هەمان فۆرمی هەیە بەبێ گۆڕان بەبێ ئەوە lyشی بۆ زیادکەین ڕاستەوخۆ دەبێتە adverb it depends on the sentence دەوەستێتە سەر ڕستەکە ئایا لە ڕستەکە چۆن بەکار هاتووە بەو شێوازە ئێمە دەبێ بیان ناسینەوە کە بزانین ئەجێکتیڤە یان ئەدڤێربە هەروەها هارت بە هەمان شێوە هارت کەواتە هەمان فۆرمی هەیە بەبێ زیادکردنی ly یەکەچیان دەبتە ئەجێکتیڤ یەکەچیان دەبتە ئەدڤێرب باشە ئێمە چۆن دەتوانین لە ڕستەدا بزانین ئەوەیان ئەجێکتیڤە ئەوەیان ئەدڤێربە Okay, we have some examples to express this note. ئێمە چەند نمونەیەکمان هەیە بۆ دەرخستنی ئەو جیاوازیە قوتابیانی خۆشەویست He's a good singer, right? Good is an adjective. Why? Because good describes the singer. It refers for he. Singer لەبۆ دەگرێتەوە لەبۆ هیەکە دەگەڕێتەوە کەواتە ئێستا ئێمە good قوتابیانی خۆشەویستە تەماشاکان سیرکەن good لێرە چییە؟ ئەجێکتیڤە چۆنمان زانی ئەجێکتیڤە یەک لە دوای verb to be هاتووە دوو وەسفی سەبجێکتەکە دەکا ئەلێرە ئێمە دەزانی ڕاستەوخۆ ئەوە ئەجێکتیڤە بەڵام هەر بە هەمان شێوە کاتێک good دەگۆڕین لە بۆ adverb دەبتە چی؟ دەبتە well Okay, he sings well ئەلێرە دەبتە چی؟ دەبتە adverbs of manner How do you know well is an adverb of manner? Because it describes the verb sing how he sing ئەلێرە well وەسفی ڤێربەکە دەکا کە sings right ئەو ئێسا it's third person singular right دەگەڕێتەوە لە بۆ هیەکە لەبەر هەندێک ئەلێرە و presentیشە لەبەر هەندێک ئێسمان بۆ زیادکردنەوە کێشەی نییە بەڵام ئەوەی کە گرینگە well وەسفی چ دەکا وەسفی ڤێربەکە دەکا وەسفی هیەکە ناکا how he sings ئەو چۆن گۆرانی دەڵێ کەواتە وێڵەکە وەسفی سینگەکە دەکە لەبەر هەندێک ئێمە دەڵێن ئەوە adverbs of manner ئەوە ئەدڤێربە ئەوە ئاوەڵ کارە یان هاوڵ کارە کە وەسفی کارەکە دەکا And also we have another examples about this note بە هەمان شێوە هەندێک نمونەی ترمان هەیە دەربارەی ئەو بابەتە For example fast لەو ئەجێکتیڤانەیە کاتێک دەیگۆڕین لە بۆ adverb هەر وەکو خۆی دەمێنێتەوە فۆرمەکەی ناگۆڕدرێ He's a fast runner. ئەو کەسێک کە دەتوانی زۆر بە خێرایی ڕابکە یان ڕاکەرێکی خێرایە کەواتە ئەو فاستە وەسفی چ دەکە بێ زەحمەت ئەلێرە وەسفی ئەجێکتیڤەکە دەکا وەسفی مەبەستمان ڕەنەرەکە لە بۆ چێ دەگرێتەوە لە بۆ کوڕەکە دەگەڕێتەوە لێرەش بە هەمان شێوە ئەجێکتیڤە بەڵام ئەگە بین ئێ باشە فاست هەمان فۆرمی هەیە لە ئەدڤێرب ئێ باشە چۆنی بناسینەوە قوتابیانی عزیز طبعا ئەلێرە ئەمە ئەگەر تەماشا بکەن یەک وەسفی سەبجێکتەکە دەکا هەم وەسفی verb to be-یەکە دەکا ئەگەر سەیری ئەدڤێربەکە بکەین جیاوازی چیە لەگەڵ ئەجێکتیڤەکە he runs fast ئەو بە خێرایی ڕادەکا یعنی موڤی تایە جوڵەی تایە کەواتە فاستی ئێرە دەبتە adverbs of manner لەبەر ئەوەی وەسفی ڕەنەکەی دەکا کە چۆنیەتی ڕاکردنەکەیە قوتابیانی خۆشەویست بە هەمان شێوە هات لەو ئەجێکتیڤانەیە کاتێک دەیگۆڕین لە بۆ adverbs of manner هەمان فۆرمی هەر هاردە باشە چۆنیان بناسینەوە هەر بە هەمان شێوە it's a hard job وەسفی کارەکە دەکا
کە جۆبەکەش لە بۆ ئیتەکە دەگرێتەوە لەبەر هەندی ئەوە وەسفی سەبجێکتەکە دەکە لە ڕستەدا کەواتە ئەوە دەبێتە چی دەبێتە ئەجێکتیڤ ئەدی ئەوەیان کە ئەدڤەربز ئۆف مانەرە ئەدی ئەوەیان چۆن بناسینەوە she works hard ئەو بە توندی کار دەکا ئەو بە توندی کار دەکا یعنی چی وەسفی چۆنێتی ڕوودانی کارەکەمان پێ دەڵێت کە وەک وەسفی وەمان پێ دەڵێتن کە چۆنە هارد توندا زۆر بە ینی هەموو توانای خۆی بەکاردێنێ she works hard لەبەر هەندێک قوتابیانی ئازیز ئێمە پێویستە ئەو بابەتە بە جوانی بناسینەوە و جیاوازی لە نێوان هەردوو بابەتەکەمان بکەین هەم ئەجێکتیڤ و هەم ئەدڤەربس ئۆف مانەر باشە بەشی دووەمی بابەتەکەمان ئەگەر سەیر بکەین لە lesson 3 and 4 unit 6 هەر لە دوای adjective and adverbs of manner comparative formمان هەیە لە بۆ adjective و adverbs of mannerەکە ئێمە پێویستە ئەوەش زۆر باش بزانین ئۆکەی سەرەتا ئەگەمە بین طبعا comparative adjectives and adverbs we have two forms comparative form and superlative form ئێمە دوو فۆرممان هەیە طبعا comparative و superlativeمان هەیە بە پێی وشەکە ئایا لە چەند سیلەبڵ پێک دێ بەو شێوازە ئێمە دەتوانین پاشگرەکان یان سەفیکسەکانیان بۆ زیاد بکەین ئەو جە ER EST یان پریفکسەکانی more و most پێشگرەکانی more و most یان بۆ زیاد بکەین ئەوەش بە پێی وشەکە دەگۆڕدرێ ئەگەر سەرەتا بین باسی comparative adjective بکەین قوتابیانی خۆشەویست ئێمە یاسایەکمان هەیە طبعا ئەگەر لێرە باسی بکەین ئێمە بە شێوەیەکی زۆر سادە باسی گۆڕینی ئەجێکتیڤ و ئەدڤەربز ئۆف مانەرمان کردێ لە بۆ comparative form just comparative form بەس تەنها comparative form قوتابیانی عزیز چونکە بابەتەکە ئێمە comparative ئەگەر ئێمە ئەجێکتیڤێکی بچووکمان هەبێ یان ئەجێکتیڤێکی کورتمان هەیە لە چەند لێتەرێکی کەم پێک دێت 1 to 5 we can say لە یەک لە بۆ 5 وشە ئێمە دەتوانین بڵێن ئەوانە they are one syllable ئەوانە یەک بڕگەین ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەو ئەدجێکتیڤانەی کە یەک بڕگەین قوتابیانی عزیز کاتێک دەیگۆڕین لە بۆ comparative we should add ER at the end of the adjective ئێمە دەوێ ER لە کۆتایی ئەدجێکتیڤەکە دابنین for example tall it changes to taller and fast it changes to faster طبعا ئەگەر ئێمە tallمان هەبێ وەکو ئەدجێکتیڤ ئەگەر بکەینە comparative form دەیبڵێن taller and faster بە هەمان شێوە ئێستا ئەوانە یەک بڕگەین بەڵێ کاتێک دەیانگۆڕین لە بۆ comparative form ئێمە دەڵێن ئەوانە یەک بڕگەین دەبێ ئاریان بۆ زیاد بکەین they are one syllable ئەوانە یەک بڕگەین باشە ئێمە چۆن یەک بڕگەی و دوو بڕگەی زیاد دەکەینەوە تەمانەوە شتێکی زۆربەی قوتابیان ڕەنگە بیزانن ئەوانە one syllable کاتێک ئێمە یەک ڤاوڵمان هەیە بە دوو کەنسنەنت دەورە دراوە یان بە زیاتر مهم ئەوەیە سەرەتا ڤاوڵێک و دوو کەنسنەنت یان کەسنەتێک لە پێش یان لە پاش ئەوە هایتمان بەو شێوازە ئێمە دەتوانین بیناسینەوە ڤاوڵەکان قوتان دەزانن ئەو ئەو مەجموعە لێتەرمان هەیە یان ساوندەمان هەیە ئێمە دەتوانین بیان ناسینەوە ڕایت باشە ئەگەر ئەدجێکتیڤەکەمان درێژ بێ یعنی لە 5 لێتر زیاتر بێ لەو حاڵەتە ئێمە چۆن دەتوانین بکەینە comparative form طبعا قوتابیانی عزیز پرفکسی مۆری بۆ زیاد دەکەین for example when we have beautiful کاتێک beautiful مان هەیە ئێمە دەیکەینە comparative form دەیبڵێن چی more beautiful it means that we have two or more syllables ئەوە مانای ئەوەیە کە ئێمە لە دوو یان دوو سیلەبڵ یان زیاترمان هەیە طبعا ئەگەر ئێستا تەماشای beautiful بکەین ئەمە beautiful ئەوە لێرە سیلەبڵێک لێرە سیلەبڵێک لێرە سیلەبڵێک یعنی کەواتە ئێستا ئەمە ئەلێرە سێ سیلەبڵمان هەیە لەبەر هەندێک ئێمە مۆری بۆ زیاد دەکەین قوتابیانی عزیز and also we have some examples to express this structure هەروەها هەندێک نمونەمان هەیە بۆ دەرخستنی ئەو شتانەی کە باسمان کرد لە ڕستەدا ئێمە نابێ بزانین چۆن بەکارهێنین لە ناو ڕستەدا بەڵێ for example this room is bigger ئەو ژوورە گەورەترە bigger ئەلێرە ئەدجێکتیڤە بەڵام comparative ئەدجێکتیڤە لەبەر ئەوەی وەسفی ژوورەکەش دەکاتن لەبەر هەندێک ئێمە دەزانین ئەدجێکتیڤە و ئێمە ناتوانین ئەلێ بڵێن more big no just we can say bigger
ئێمە ئەلێ ناتوانین بڵێ more big لەبەر ئەوە یەک بەرگەیە قوتابیانی خۆشەویست one syllable we have one syllable big لەبەر هەندێک ئێمە دەڵێن bigger just bigger today is hotter than yesterday طبعا ئەمە قوتابیانی خۆشەویست ئەنگۆ دەزانن comparative بەراوردکردن لە نێوان دوو شت یان دوو کەس یان دوو شت okay today is hotter than yesterday and this book is more interesting and it's much warmer in summer ئەوانە هەر هەمیان ها قوتابیانی عزیز ئەوانە یەک بڕگەین یارمان بۆ زیاد کردو بەڵام ئەوانە دوو بڕگە و زیاترن لەبەر هەندێ مۆرمان بۆ زیاد کردو بەڵام ئەوەیان هەر بە هەمان شێوە لە کتابیش ئەو نمونەمان هەیە یەک بڕگەیە قوتابیانی خۆشەویست ئەگەر ئێمە بین باسی ئەدڤەربەکەش بکەین ئەدڤەربەکەش هەمان یاسای خۆی هەیە بەڵێ ئەویش بە هەمان شێوە ئیئار و مۆری وەردەگریتن ئەگەر یەک سیلەبڵ بی ئیئارە ئەگەر دوو سیلەبڵش بی مۆرە ئەگەر لە ناوڕستەش سیر بکەین ئێمە she is studying harder than before ئەلێرە harder it's an adverbs of manner and comparative form ئەوە adverb of manner و comparative form لەبەر ئەوەی وەسفی studyingەکە دەکا ئەوەش یەک بڕگێ طبعا ئەوە یەک بڕگە زیاترە more quickly and also we have more clearly he speaks more clearly he works more efficiently and we can dress much more comfortably بە هەمان شێوە ئەوانە adverbs of manner وەکو adjectivەکە کە ئێمە چۆن دەتوانین بیانگۆڕین قوتابیانی خۆشەویست ئەوە بابەتی ئەمڕۆمان بوو هیوای سەرکەوتن لۆ قوتابیانی ئازیزی خۆمان دەخوازیین ئینشاءالله ئێوە دەتوانن لە تاقیکردنەوەکان سوودێکی زۆرتان پێ بگەێنن دڵنیام و هیوادارم قوتابیانی ئازیزمان لە ماڵەوە لەگەڵ ئێمە بڕۆن سەیری کتابەکانیان بکەن کاتێک ئێمە وانەکان باز دەکەین و گرینگە ئێوە کتابەکانتان لە پێش بێ و سەیری بکەن بە هیوای سەرکەوتن بۆ گشت لایەک